یەکێکی تر لەو کتێبانە کە یەکێک نووسیوەتی ناوی محەممەدی وەلیوڵڵاه عەبدوڕەحمانی نەدەویە یان نەدویە، هندستانیە، كتابك جوانا نسيتي النبوءات الرسول ما تحقق منها وما يتحقق درباري أو معجزان أو شتاني بيغمر إخوة عليه الصلاة والسلام باسي كردون، مثلا كباسي دجالة، كباسي آي فراتك، باسي مثلا هاتني آلاي الرشك لخراسان، وباسي جولك باسي دواي خوي، باسي تابعين كان كدواي تردين، باسي أقرك ليمن درتشي ئەوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیشارەتی پێداون ئەم پیاوە بەڕێزە هاتووە ڕیوایەتەکەی هێناوەتەوە بۆ نمونە شتێک کە دەربارەی وەقعی حڕە بێ هێناوێتەوە ڕیوایەتەکە دوای باسی کردووە دەرەجەت الحەدیث ئەگەر زەعیف بێ سەنەدی صەحیح بێ هەمووی حەدیثەکانی تەحقیق کردو دوای باسی کاتەوە تەحقیقی نبووەتەکە بووە یان نەبووە یان چاوەڕێ ئەبێ ببێ شتێکی تەبعەن زۆر نایە بە ئەمەش خۆشیەکەشی لەوەیە کە تەحقیقی حەدیثەکانی هەموو کردووە ناوی نبوءەت الرەسوولە خەتەکەش بە زێڕی نووسراوە زۆر لەسەر ئەو شینە جوان دەرنەکەوتووە.